بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەیەشتر لە زنجیرەکانی بەرنامەی پرۆگرامی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم سەبارەت بە پەروەردەی منداڵ لە زنجیرەی 33یەمین بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە، هەر تەواوکەری زنجیرەکانی پێشوو سەبارەت بەوەی کەوا گوتمان پەروەردەکردنی منداڵ و تەنزیمکردن و ڕێکخستنی لایەنی جنسی کچ و کوڕەکانی جگەرگۆشەکانمان. بەڕێزان، یەکێ لەو خاڵە گرنگانەی کە زۆر گرنگە دایک و باوک کە دەبێ بەڕاستی گرنگی پێ بدەن، ئەویش ئەوەیەکەوە پەروەردەیەکی لایەنی جنسی لۆبە و منداڵ هەردوو ڕەگەز چ کوڕبی چ کچبی هەر لە منداڵەوە تەوان هەر لە منداڵیەوە لە زنجیرەکانی پێشوو باسمان کرد تا ئەو کاتەی منداڵ دەگاتە قۆناغی دوای 15 ساڵ بەسەرەوە هەتا دەگاتە 18 ساڵ 20 ساڵ. ئەو تەمەنێکی زۆر هەستیارە، تەمەنێکی زۆر گرنگە. ئەو منداڵە ئەو کچ و کوڕە بە قۆناغێکدا دەڕوا، قۆناغی مراهقەیە، یعنی هەرزەکار معنەی تێتە بەشا بکە، هەرزە یعنی کاری ئیشێک کە ئینسان بیکاتن سەروبەری دیار نەبیتن، ڕێک نەبیتن، کار یعنی ئیش و کاری ناڕێک. لۆیە لەو تەمەنەدا زۆر میهمە دایک و باوک ئاڕاستەی منداڵەکانیان بکەن بەرەو ئاڕاستەیەکی ڕاست و دروست و شەرعی، لۆی کەوا ئەو منداڵی کە 15 ساڵ 18 ساڵ 20 ساڵ ئەتوو پەروەردەی دەکەی کە ڕەنجی دەستی تووە، ئومێد و ئاواتی تووە، چاوڕوونی دنیا و قیامەتی تووە. لەو کاتە گرنگە ئەو منداڵە بەرلا ڕێدا نەڕوە، تووشی سەرگەردانی نەبی، تووشی شوذوذی جنسی نەبیتن، واتە ئەو کارە نەقیزەون و ناشرینانەی کەوا تووشی کچان و کوڕان دەبن لە عاشقاتی، لە مەسائیلی بابەتی ئەوەی کەوا هاوڕەگەز خوازی ئەو بابەتەنە کە بەداخەوە ئێستاکە دەنگ و باس و خەڵکێکی زۆر بانگشەی بۆ دەکە بەداخەوە. لۆیە بەڕێزان و خۆشەویستان، یەکێک لەو خاڵانەی کەوا منداڵ دەپارێزی بابەتی زەواج و هاوسەرگیریە. هاوسەرگیری ئەوە مافێکی منداڵە لەسەر دایک و باوک کە هەوڵ بدا دایک و باوک منداڵەکانیان دوای ئەوەی کەوا پەروەردە کرد، گەورەیان کردن، گەیان دویانە قۆناغێکی زۆر گرنگ، لەو قۆناغە هەستیار و گرنگە لەگەڵیان دابن، پشتیوانیان بن، هاوکاریان بن، بۆی کەوا ئەو کوڕە بتانی بچێتە ناو خێزانێکی نوێ بەسەرکەوتویی بەڕێک و پێچی، بەبێ هیچ دژبێک بوونەک وەک کچەکەش بە هەمان شێوە دەبێ زۆر ئاگداربی ئەو دایکە ئەو باوکە کە بتانیتن خەم لە منداڵەکەی بخوا کە گەیشتە ئەو تەمەنە ئەو قۆناغا بتانیتن ڕێگایەکی ڕاست و دروستی پێ نیشان بدا. بەڕێزان، خوای گەورە لە قورئان ئەمر دەکا بەچێ؟ بە هەموو سەرپەرشتیکار، بە هەموو دایک و باوکێک، بە هەموو خەمخۆرێک کەوا کەسێکی لە ژێر دەستدایە، خوای گەورە ئەمر و فرمان دەکا و دەفەرموێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله. خوای گەورە سبحانه وتعالى لەو ئاەتە ئەمر دەکا وأنكحوا وأنكحوا الأيام، ئێوە ئەو ئافرەتانەی بێمێردن ئەو دەچ کچە مێردی نەکردیا یان ئافرەتێکە تەلاق دەرایە مێردی مردیە بەبێ پیا و ماویتەوە، ئەی دای ئەی باوکەکان، ئەی برایەکان، ئەی ئەو کەسانی سەرپەرشتیار و خەمخۆری ئەو ئافرەتان، ئێوە ئەو ئافرەتانە بە ساحب کەن، مەیان هێلنەوە، غەدریان لێ مەکەن. حتى لە ئاەتێشتر لە سوورەتی بەقەرە خوای گەورە دەفەرموێ ولا تعضلوهن لتنكحوا أزواجهم إذا تراضوا بينهم بالمعروف. ئەگە ژن و پیاو عاجزیەتیان کەوتە بین، کێشەیان کەتە بین، نابێ باوکەکە یان برایەکە منعی کچەکەی بکە یان منعی خوشکەکەی بکە، نابی بچێوکن پیاوەکەت. ولا تعضلوهن، کەلیمەی عضل منع الأزواج الرجوع إلى أزواجهن،
منعکردن و ڕێگرتنی ئافرەتەکانە ئافرەتێکە لەوەی کەوا بستۆکن پیاوەکەی خۆی. ئیدا تەڕاضەو بەینەهم بالمەعروف کاتێکەوە بەیەکتر ڕازین. لۆیە دایکان و برایان زۆر جاران ئێمە دەبینین ئافرەتێکە کێشەی هەبوو لەگە پیاوی لە تیاتی ئەوەی باوکەکە دایکەکە برایەکە هاوکاری بی قسە چ خێری تێدا بکە ئەو دەبتە صاحب قسە نابی ئەو ئافتە بستەوە ڕازی نیمە ئەو پیاوە غەدر بابە مادام خوشکەکەی تو مادام ئەو کچەی تو حەز دەکا بستۆکن پیاوی ئەخر ئەو مەسلحەتی خۆی باس کرد دەزانی خۆت و جەرگت ناسووتێ کاتێک کە کۆمەڵێک منداڵ بەدیرێتن لۆیە بەڕاستی زۆر میمە دایک و باوک و برا لە خەمی منداڵەکانی خۆیان دابن پەروەردەی جوانیان بکەن گرنجیان پێ بدەن لە بواری بابەتی هاوسەرگیری. اینجا خوای گەورە والصالحین من عیبادیکم و ئەو بەندە حتا بەندە ئەگەر کەسێک سەید بی گەورە بی بەندەیە چێبی جاریە چێبی تەواڵە ئاەتە زانایان دەڵێن لە بۆ عەبد و جاریە بەڵام ئەگەر عەبد و جاریە خوای گەورە ئەمر بکە بە سەرپەرشتیار و سەید کە دەبێ خەمی لێ بخەدی منداڵی خۆت ئەدی جگەرگۆشەکەت زۆر ئەولاترە بزانە ئەو ئاەتە گشتیە لێ زانایان دەڵێن ئەو ئاەتە ئەمرە لە بۆ ئەولیا الئومور هەر کەسێک سەرپەرشتیکاری خێزانێک بی منداڵەکەی بی لەسەری پێویستە واجبە کچەکەی بەمێردا کوڕەکەی ژنی لە بۆ بینی لۆیە زەواج یەکێکە لە ئاەتەکانی خوا یعنی کاتێک کە ئێمە معنی تێ یەکێکە لە ئاەتەکانی خوا واتە خوای گەورە سوبحانە وتەعالا کاتێک کە ئەو بوونەوەڕی خەڵق کردووە یەکێ لە ڕێسا و یاسا و ڕێگا ڕاست و دروستەکان زەواجە ئەو زەواجەکە تاخیر بوو ئەو زەواجەکە حەقی پێ نەدرا ئەو زەواجە ئەگەر ناڕاست بوو بەڕاستی یعنی ژیان تاڵ دەبیتن یعنی ئەو یاسایە دەگۆڕێ ژیان دەبێتە مردن ژیان دەبێتە ژان یعنی لۆوا بکەین بەدەستی خۆمانە لۆیە یەکێ لە ئاەتەکانی خوا ومن ئایاتیه ئەن خەلەق لەکم من ئەنفوسکم ئەزواجا خوای گەورە بۆ خودی خۆتان لە ناوناخی خۆتان چی داناوە ئەزواجا کەلیمەی ئەزواج معنای چییە یعنی غەریزەی جنسی لە ناوناخی هەموو ئینسانێک کچ بێ کوڕ بێ غەریزەی جنسی هەیە پاڵدەرێک هەیە هاندەرێک هەیە ئەو ئینسانە بەرەو ئەو بۆ تێرکردنی حەز و ئارەزوەکان خوای گەورە ڕێگایەکی شەرعی داناکە ئەو زەواجەیە ئەو هاوسەرگیریە هەم لە بۆ کوڕ هەم لە بۆ کچ هەتاکو ئەو ڕێگایە بە ڕێگایەکی ڕاست و دروست و شەرعی پڕ بکەنەوە ئەو حەز و ئارەزوی خۆیان بە ڕێگایەکی ڕاست و دروست و شەرعی پڕ بکەنەوە هەم لە بۆ کوڕ هەم لە بۆ کچ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها زواج معي سكينة معي آسودية معي آرامية لبو أو جنزة لبو أو كرا بويا خۆشەویستان دایک و باوکە بەڕێزەکە هەوڵ بدە کوڕەکەت کە تەمەشا دەکەی پەل داوی لۆ ئەو لە ئەولا کچەکەت کە تەمەشا دەکەی گەیشتە قۆناغێک یعنی دەیوێ بەولا دابڕوە هەوڵ بدە لەگەری دامریشە کچم حەقی خۆتە پیاوەکی چاک بێ ئیشاڵڵا درێخی لێ ناکەین و دەدەینێ کوڕەکەش بە هەمان شێوە خنابی غەدری لێ بکەی لیتەسکون ئیلەیها ئەگەر کچەکە چۆن ناو ماڵ و حاڵی خۆی ئەگەر کوڕەکە چۆن ناو ماڵ و حاڵی خۆی لیتەسکون ئیلەیها ئەوانە ئارام دەبنەوە ئارامی دڵ و دەروون ئارامی گیرفان ئارامی عەقڵ ئارامی لە هەموو ئیش و کارەکانیان ڕێک دەکەویت و دادەمەزرێن لە ناو ماڵ و حاڵی خۆیان وجعل بینکم مەوەدەة وڕەحمە خوای گەورە دەفمە ئێمە خۆشەویستیەک لە کانگای دڵەوە دەخەینە نێوان ئەو هاوسەرانە ئەو ژن و پیاوانە ئینجا لە دواییدا جگە لە خۆشەویستەکە وەڕەحمەت و سۆز و میهرەبانیەکی زۆر لە بەینی ئەو ژن و پیاوە دادەنین بۆی ئەو هاوسەرگیریە بەتەمام بەردەوام بی هەتایی بی کەواتە دوو هۆکار دوو سەربازی زۆر گرنگ هەیە لە نێوان ژن و پیاو ئەوی چییە مەوەدە وەڕەحمە هەردووچی پێکە ئەو هاوتەری دەڕوە بەڵام لە سەرەتای زەواج لە سەرەتای گەنجایەتی خۆشەویستی زیاترە بەڵام لە کاتێک کە ئینسان پیر دەبی ئەختیار دەبی خۆشەویستیەکە لاواز دەبی
بەڵام سۆز و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە زیاتر دەبیتن بەسەبەبی ئەوەی جوانی نامینێ بەسەبەبی ئەوەی شنگ و تاقەت نامینێ بەسەبەبی ئەوەی ئەو هۆکارانەی لێک نزیک بوونەوە لاوازەبی بەڵام ڕەحمەتی خۆیان هە لەگەڵە ئەگەر خۆیان ڕەحم بە خۆیان بکەن ئەگەر بزانن بژی بزانە وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون بەڵێ کەواتە برا بەڕێزەکان خۆشەویستان زۆر مهمە دایک و باوک خەم لە منداڵەکانی خۆیان بخۆن کاتێک زانی کوڕەکەی گەیشتە قۆناغێک ماڵ و منداڵی پێ بەڕێو دەچی کچەکەی گەیشتە قۆناغێک تەماشای بکە عمر و تەمەن گرنگ نییە ئەوەی کە زۆر گرنگە عەقڵی پێگەیشتنی ئەو کچ و کوڕەیە ئایا کوڕەکەت تەمەنی 16 ساڵە بەڵام زۆر عاقڵە زۆر تێگەیشتیە کاسبە لە جێو عەمدی داک و بابیدایە کەسێکی سەرڕۆنیە زۆر فەرقی هەیە لەگە گەنجێک عمری 30 ساڵە بەڵام عەقڵی منداڵێکی هەرزەکانی 12-13 ساڵی نییە نازانی قسەی بکە کەسێکی یعنی بەدخووە کەسێکی ئیداری نییە ئەوە زۆر فەرقیە کەواتە تەمەن دەوری نییە لۆیە کوردەواری خۆمان چەند قسەی جوانی هەیە عەقڵ بە گەورە و گچکەی نییە کچەکەشت بە ئاماشێوە کچ هەیە عمری 13-14 ساڵە بەڵام کابانە تەونکارە نەخشازە یعنی تەتایشت بە نەخشێنی تر و کچێکی عاقڵە لە جێو حەمدە گران و سەنجینە ڕێک و پێکە عەقلی بەسەرشتدا دادەشێت تانی ماڵک ئیدارەی ماڵەکی بکە زۆر فەرقی هەیە بەڵام ئافرەتیش هەیە ڕەنگە عمری 20 ساڵە 25 ساڵە حەپەعۆڵەیە هیچ نازانیتر یعنی نازانی غورفەکەی خۆی خزمەت کات و هەڵی بژێریتن لۆیە لێرەدا برا بەڕێزەکان خۆشەویستان زۆر مهمە عەقڵی ئەو منداڵە ئەو کچ و کوڕک گەیشتە چ ئاستێک یەک نمونەتان لۆ دەینەوە دەجێڕنەوە دەڵێن یەکێک لە پیاوێکی زۆر گەورە لە شارەکەی خۆی یەکێ بووە لە بازرگانە حرە گەورەکانی شارەکەی خۆی زۆر بازرگانێکی گەورە بووە ئەو بازرگانە تەبعاً وەکو بڵێ ئێستا ئەو بازرگانانەی کە زۆر ناودارن لە هەرێمی کوردستان ئەوی یەکێکی ئاوا بووە کوڕەکی هەبووە ڕۆژێکیان کوڕەکەی تەعاً کوڕی ئەو نەوە دەوڵەمەندن بە ناز و فیز و بە ناز و گۆزن لۆیە هەستا گوتی دایە بابە گوتی بەرێ گوتی ژنم دەوێ بابەکە زۆر عاقڵە گوتی کوڕی خۆم یەک لیرەی زێڕم لۆ بینە وعد بێ ئەمن ژنت لۆ دەین ژنهینا لۆ تو چییە ناکە هیچ دەرێ کوڕەکە چۆکن داچی گوتی دایە لیرەکەم بدێ داچی گوتی ها کوڕ ئەو لیرەکەی بت گوتی بابە ئەو لیرەکە ئەوەی گوت ئەگە لیرەکی بیری ژنت لۆ دەینم بابی ئاوا دانیشت بوو لە ناو حەدیقەکەی خۆی یەکەوسە لیرەکەی گرت و حتا دەستی تێدا پلاری کرد و تێی هەردا گوتی بابە لۆ گوتی کوڕ لیرەکەم دەوێ لیرە چۆکن داچی لیرە چکە لیرەکەم بدێت لیرە چکەی دایە داچی دیسان لیرەکەی لۆ بابینە بابیش ئەو لیرەشی تێ هەردا لیرەی سێم چارەم ئاخیری داچی وتی کوڕی خۆم ئەمە شارزای بابتم بەو خوای هەرچی لیرەمان هەیە لە ماڵێ هەمووت بدەمێ پەلاری دەکاو تێی هەڵدەدا و نایوێ مەبەستی ئەوێ لۆ خۆت لیرەی پێیاکە بە ڕەنجی نیوچەوانی خۆت بە ماندیبوونی خۆت ئەو لیرەی دەوێ بابت کوڕا هەستا ڕۆیشت تەواان لەو شارەدا لەو شارەی دەیدا دەژێ کوڕی فرانە و ناو دەنجی هەیە و یخۆ نابێتی ئیشی بەسیط بکاتن لۆیە هەستا چووە شارەچکە کو کەسێک لێرە بستە بەغدایە بستە سولێمانی بستە شارەچکە لەوێن دەرێ دەستی بە ئیشکردن کرد هیچی نییە دوکانی نییە لە عەمباری لە عەبەلایەتی بە ماندیبوونەکی زۆر لە سبەینی حتا ئێوارێ ڕەنجی دەچێشا بە ماندیبوونەکی زۆر نزیکەی 5 مانگ 6 مانگ نزیکەی ساڵەکی پێچوو هەتا لیرەکی پەیدا کرد لیرەکەی هیناوە بە ماندیبوون و شەکەتێکی زۆر هاتەوە لای بابی ڕەنجی گۆڕایە بێتاقەت ماندی لاواز هاتە گوتی بابە ئەوە لیرەکە بابیشی تەماشای لیرەکەی کە بالفعل لیرەکی هینایتەوە ئاوای لێ کرد پەلاری کە تێی هەردا ئەو لیرەش تۆم دەستی بابی کرد نەکەی گوتی بابە دەزانی ئەم بە ڕەنج و ماندیبوونە گولیدەم پەیا کردیا نەکەی تێی هەردەی ئەوە ڕەنجی ماندیبوونی خۆمە ئەوە 8 مانگە ئەمن ئیش نمانەیکەم پشتی خۆم لەسەر دانا ماندی بوو لۆ تێی هەردەی گوتی کوڕم ئێستا کاتی ئەوەیە ئەمن ژن لۆ تو بینم تو شایستەی ئەوەی ماڵ بەڕێوە بی کچی خەڵکی بێتە ژێر نیکاحی تو ئێستا عاقڵ بووی پێشتر کە لیرەکانم تێ هەردەدا
تەقی سەردات چکە پێی وی مادی نەبووی ئێستا بەو لیرەیە مادی بووی بەو لیرەیە ژنت لۆ دەینم هەتا قدریش نەکرد بزانی بەو لیرەیە ماڵت بۆ دادەنێم هەتا قدری ماڵی خۆت بزانی چەند میهمە دایک و باوکان ئاوا حەکیم بن ئاوا دانابن بزان کو تەعامل لەگە منداڵەکان ئەو ڕووداکوە دەرێت بابا هاکوڕ دایە هاکوڕ زۆر غەڵەتە یەک لە پەروەردەکردنی منداڵ ئەوەی کە زۆر گرنگە هەندێک جار بڕێ نییە باشت بیتن لۆی ئەو منداڵە بەرگەی ناخۆشیەکان بگری بۆی احتیمال لەسەر پێی خۆی بکە هەندێک جار با بە پێیان بستە قوتابخانەکەی کۆلێژەکەی لۆی لێ ڕابێ لیاقەتی هەبیتن کاکە بەرگەی سەرما و گەرما بگریتن لۆیە برا بە ڕێزەکان بەڕاستی بابەتی هاوسەرگیری زۆر مهمە کە ئەوەی کە زۆر گرنگە لە مەسائیلی زەواج ئەوەیە کە پێغەمبەری خوا لە فەرمودەیەک صلى الله عليه وسلم دەفەرمێ يا معشر الشباب ئەی کۆمەڵی گەنجان من استطاع منكم الباءة فليتزوج هەر کەسێک توانای هەیە الباءة کەلیمەی باءە زانایان دەڵێن بریتیە لە دووشت واتە توانای عقلی لۆ ئیدارەکردنی ماڵ و توانای جنسی لۆی ئەو کچ و کوڕە بتانن لە یەکتر نێزیک بنەوە سەرجەهی بکەن و چەو منداڵ بخەنەوە من استطاع منكم الباءة باءە توانای ئیدارەکردن يعني تێرکردنی لایەنی نەفسی یەکتر ئیدارەکردنی ماڵ بەڕێوەبردنی ماڵ ئەوەیە بەڕاستی من استطاع منكم الباءة فليتزوج اینجا پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ومن لم يستطع ئەگەر کەسێک ئەو توانایی نییە فعليه بالصوم با بەڕۆژی بی خۆی بگرتەوە ماڵی خەڵک وێران نەکە کچی خەڵکی يعني هەوەنتە نییە تو بهینە ماڵی خۆت لەبە وەڵا زۆر یان یەک لەو دیاردە ناڕێکانەی کە قەدیم هەبوو انشاءالله لەو سەردەمە ئێستا کەم بووە و نمایە ئەوە بوو کابرا کوڕەکی هەبوو ئاخی دەرەجە سەرە ڕۆ یان کچەکی هەبوو هیچی نەدەزانی دەیگوژنی لۆ بینن چا دەبی کوڕی بابە ژن حەبە دەرمانە بە چ دەبی ئەوە یان کچەکەی بە کەچی ماڵی خۆی نایە بەمێ دیدەم باش دەبی ئەدیگە باش نەبوو خرێو ماڵە وێران دەبیت لۆیە زۆر میهمە اینجا بە کورتی و مختصر برا بە ڕێزەکان زەواج 5 حکمی هەیە یەک لە حکمەکانی فەرز و واجبە لۆ چێ لۆ کەسێک توانای عقلی هەیە توانای ماڵی هەیە سێمیشت ئەو کەسە لە مەترسیەکی زۆردایە ئەگە زەواج دەینی ئەگە ژن نەینی زەواج نەکا ئەوە تووشی زینا دەبی نەعوذ بالله لۆیە ذلك لمن خشي العنة منكم خوای گەورە دەفەرمێ پێویستە ئەو کەسانەی توانای ئەوەی ئافرەتێکی ئازاد بە جاریەک بینی کە قیمەتی مارەیەکەی زۆر کەمترە لۆ ئەو کەسانی مەترسی زینایان لەسەرە بزانە کەلیمەی عنەت واتە توشبوون بە بەدڕەوشتی و کاری خراپ کەواتە لەسەر ئەو کەسە فەرز و واجبە ژن بینی و لەسەر داک و بابیش فەرز و واجبە دەزانی کوڕەکەی تووشی سەرڕۆی دەبی بابینی داینی برێ وەرە کوڕم ڕێی ڕاستێ نەچی ڕێی خراپ بگری کچەکە وەرە بە شوددەم ئەگەنە چاو چاوانەی نەکەی ئەگەر ئەو کچە داک و بابی معارض بوون بە مێردیان نەدا کچەکە تو چاو چاوانەی کرد شتی ناڕێکی کرد بەدڕەوشتی و کردداری خراپی کرد دوو لە ڕووی ئێوەی بەڕێز و خۆشەویست یان کوڕەکە بە هەماش ئەو داک و بابە گوناحبارە خاڵی دووەم زەواج سونەتە لۆ چێ لۆ کەسێک توانای هەیە و ئەو کەسە عەقلیش هەیە دەتانی ئیدارەی ماڵ بکە و توانای مادیشی هەیە هیچ مشکلەی نییە بەڵام مەترسی ئەوەی نییە کە تووشی بەدڕەوشتی و کاری خراپ بیتن لۆ ئەو کەسەی سونەتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم النکاح سنەتی نکاح و ژن خوازی سنەتی منە فمن رغب عن سنەتی فليس مني هەر کەسێک پشت بکا لەو سنەتی من ئەوە لە من نییە لە فەرمودەیەک دەفەرمێ النکاح من سنن المرسلین بەڵێ خاڵی سێم مەکروهە لۆ چێ لۆ کەسێک توانای نییە لە ئیدارەی ماڵ لە مەسائیلی برین لە توانای ماڵی لە توانای عەقلی لە توانای ئیدارەکردنی ماڵ و مەترسی زیناشی لەسەر نییە ئەوە مەکروهە ژن بیتن چکە ناتوانی حەقی ئەو ئافتەی بدا خاڵیش ترمان هەیە حەرام لۆ چی حەرامە لۆ کەسێک بزانە تەمەشا بکە ئیدارەی توانای عەقلی نییە توانای ماڵی نییە توانای ئەوەشی نییە حەقی خێزانەکەی بدا
توانای خێزانەکەی یعنی توانای نییە خێزانەکەی حەق و مافەکەی پێ بدا بەڕێک و پێچی غەدری لێ دەکا زوڵمی لێ دەکا دەرکاکەم دەستم ڕەشە ناتوانم لێ نەدەم کچی خەڵکی خۆ خزمەتکاری تووریە کاکە خۆ عەبدی بندەستی تو نییە ئەتۆ غەدری لێ بکەی یان توانای جنسی نییە کە مافی ئەو ئافرەتە بدا لۆ ئەو کەسە کە دەزانی زوڵم دەکا لەو ئافتەی حرامە ئەو ئافتەی کە دەزانی زوڵم دەکە لە پیاوەکەی حرامە زەواج بکەن خاڵیشتر مباح واتە ئاساییە لۆ کەسێک توانای هەیە لۆ کەسێک مەترسی زەواجیشی لەسەر نیە بەڵام هەر لۆ خۆی دەتوانیتن مەسەلەن دۆ نمونە توانای هەیە عەقلی ئیداری بەڕێوە بردی ماڵ مەترسیشی نیە و لۆ خۆی زەواجەکەی دەکا ئاساییە و ئەوە دەتوانی ئینسان زەواجی شەرعی بکاتن بەڕێزان و خۆشەویستان بۆ شەوی هاتینە کۆتایی زتیرەی ئەو بابەتەی کە باسمان کرد دەپاڕینەوە لە خوای گەورە خوای گەورە لێمان قبول کە خوای گەورە عاقبەت خێرمان کە خوای گەورە منداڵەکانمان صالح بکە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين